هەفتەی هاوخەمیان بۆ ئەمازۆن ڕاگەیاندووە. ئێرە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاویە لە هەڵەبجە. ئەو توێژەن لە هەمووان زیاتر پێویستیان بە ژینگەیەکی لەبارە وەک هاوسۆزیەک بۆ ئەمازۆن نەمام دەچێنن. بۆ نەخۆشخانی بەرکەوتوانی چەکی کیمیاویان هەڵبژار چونکە چینێکن زیاد لە هەموو کەس پێویستیان بە ئۆکسجینە، زیاد لە هەموو کەس لەشیان کەمترین ئۆکسجینی تایە، لەبەرەوە ئێمە بۆ بەرکەوتوان ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە. هیوادارم لە بەرپرسان لە مەسئولان لە هەموو هاوڵاتیان هەستن بە پاراستنی ژینگە و بەناشتنی نەمامێک بۆ کوردستان ئەو هاوخەمیەی ئەوان ئێمە لێرە زیندوی بکەینەوە و بتوانین نەمامێک بەناشتنی نەمامێک کوردستانەکەمان سەوزتر و جوانتر بکەین. مەنزەر و کیشوارد و توشبووی نەخۆشی شێرپەنجەن. ئەوان بەناشتنی نەمام هاوخەمی خۆیان دەربڕی و داواکاریش بوون هەڵمەتەکە فراوانتر بکرێت. ئێمە بەردەوام لەکوێ سەوزایی هەبێ بیپارێزین، بەردەوام لەکوێ بۆمان بکرێت ڕوبەری سەوزایی زیاد بکەین و بەردەوام چۆن پێمان بکرێت لە ناوەندەکانە لە قوتابخانە و ناوەندەکانی ئەکادیمیەکان و بازار و سروشدا ژینگە بپارێزین و ئەوە ئەرکی تاک بەتاشی کۆمەڵگەی کوردیەوە تاک بەتاشی کۆمەڵگەی مرۆڤایەتیە. بەشداربوانی هاوخەمیەکە بەدەم هێنانی نەمامەوە و چاندنی لە نەخۆشخانەکە داواکار بوون خەڵک بۆ ئایندەی ژینگەی هەڵەبجە کە ناوچەیەکی کارساتبارە نەمام بچێنن. بەشداریمان کرد لە پرۆسەی نەمامچاندن لە بەردەم نەخۆشخانە کیمیابارانی هەڵەبجە. ئەگەر لە جیهاندا ئۆکسجین پێویستێکی ضروری بێ، ئەوە لێرەیە زۆر ضرورترە و پێویسترە. بە حکمی ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە چەند کارەساتێکی وێرانکە لە هەڵەبجە ڕوویاوە لە کیمیاباران و لە تۆبارانەوەوانە ژینگەی هەڵەبجە بە تەواوەتی شێواوە. بۆیە ئەم هەڵمەتە لە هەڵبجە پێویستە بۆی بتوانین ئاوهەوایەکی لەبار دروستکەین بۆ ئەو کەسانەی کەوا بەرکەوتە بوون بۆ ئەم ڕووداوانەی کە لە ڕابردووە هەبوو. سووتانی دارستانەکانی ئەمازۆن بابەتێکی گەرمی زۆرێک لە ناوەندە تەندروستی و گیانیەکانە. هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە هەڵەبجە بە تایبەتی ئومێدەخواز بوون سەلامەتی و ئارامی بۆ ئەمازۆن بگەڕێتەوە و بەردەوامی ژینگە بە هەڵمەتی جۆراوجۆر سەوزتر بکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.